بەڵێ باشە مامۆستا مێژووی نووسینەکانی ئێوە وابزانم لە دەی هەشتاکانەوە دەستان پێ کردووە کە ئەو سەردەما سەردەمی ڕژێمی سەددام و شۆڕش و ڕاپەڕین و ئەو بابەتانە بووە دەمێ بزانم نووسین بابەتان هەبووە لەو سەردەما لەسەر ئەو بابەتانە بۆ نە شۆڕش و ڕاپەڕین و وای ڕۆژنامەی چییە؟ بەڵێ هەشتاکان ئەو کات کۆمەڵی ڕۆژنامەی کوردی هەبوو بەڵێ زۆر ئاسایی بوو زۆر زەحمەت بوو بگێ ئەوەی کاتی بابەتێک بڵاوکەوە لەبەر ئەوەی بە کۆمەڵە گوێزگەدا دەڕۆی ئێستا نییە وەکو گەنجێک لێ بۆ خۆی یان من دەم لە فێسبووکی خۆمەوە دەیکەمەوە بەزە هاوکاری هەبوو من لەبیرمە هەتا مادەیەکم دەنا لە هاوکاری لە ڕێگای نامەوە ئەگەر بڕگەیەکیان لێ بڵاو بکردباوە ئەوان کورد بوون سەرپەرشتیان دەکرد کۆمەڵێک نووسەر لە بەغدا بوون بەیان هەبوو یەک لە بۆوارە باشەکانی ئەو کات من ئێستا زۆرم پێ سەیرە کە جوانترین قەسیدەم ئەو کات بە ناوی گۆڕستانی ئەپیکۆڕۆس کە لەوێ کۆمەڵێک نووسەری لێبوو سەرپەرشتیان دەکرد لەوانە مامۆستا مەحموود زانداری ڕەحمەت و سڵاح شوان شاعر ئەوانە ئەو تێکستە منیان بڵاو کردەوە ئەو تێکستەوە قوت ئەوەی لەوێ کە ئاماژەم پێدا عەبداڵخان کە گوتم یەک لە کەسایەتە خۆشەویستەکانی منە باسی دەکەم لەوێ تەوزیفی حالت عەبداڵخانم کردێ لە حەزبی گۆڕستانی فلۆرە چیم تەوزیف کردێ مامەلەم لەگەڵ ئەو سلوقانە کردیە کە ئەماراتەکەی دەڕوخێ شتە گران بەهاوەکانی مجەوهەرات و شتی دەگمەنی نووسینەکانی لەناو سندوقێکی مۆمبەت بە بۆن یای دەپۆشی هەڵی دەکات یعنی بەبەستم ئەوە عێراقی بەوە نییە یعنی ئەمە بە پێی توانە لەگەڵ ئەو حالەتانە ڕۆی شتەکانە خۆمان نووسیتەوە بە شتە زاتیەکانە ئەم زیاتر شاعری زاتی بوویمە یعنی پڕم نەداوەتە شتی سیاسی و ئەوانە غێر مباشر یعنی بە ناڕاستە خۆ ڕموز هەیە مەسەلەن باسی ئەو حالەتانەمان کە حالەتەکانی خۆمان 2024 بۆ هاشم سەرات چی دەگەێنێت؟ واللهی ئەو ساڵش خۆش بوو نەک خۆش بوو من لەناو لاپتۆپەکەم دە پرۆژەی شعریم هەبوو هەڵسام وتم چەند پێم خۆشە ئەو تێکستانە لەو دنیای لاپتۆپ و کۆمپیوتەرەوانە دەربازیکەم هەڵسام بە پێی توانە لەسەر ئەرشی خۆم هەموو چاپ کرد ئەو پەشانی شین و تێکستی ئەوەی داقی سپیکە ئەوڕۆ خوێنمەوە ئەوانەم لە دەرگای فام چاپ کرد پارەی زۆرمدا ئیتر پاش ئەوەی ئەو برادرە خۆشەویستەمانەیە شاعری جوان کاکەزانە خەلیل کوڕ ئەفیدۆوە دەکەیت وەرە ئەوانێدی ئەمە ڕێگایەکرد پێ دەڵێم وتم باشە چییە؟ گوتی لە ڕێگای سلێمانی چاپخانەی چوارچرا شێخ کامل هەیە گوتی لەگەڵی پەیوەندی بکە یەکێک شتەکە چاپ بکە وەڵا ئیتر لەوێوە دەستم پێ کرد زۆربەی پرۆژەکانم لە چاپخانەی چوارچرا بە چاپیان بە پارێکی کەمتری بە تیراژێکی کەم 150 دانە لە هەرێکی ئێستا تقریبا بەختەوەرم هەموو ڕزگار کرد دانەیەکیش مابوو ئەوەی شەعر سۆفیست ئەویش دەمید بە هەمان شێوە چاپی کەم ویستم بەس دیزاین ناوام دیزاینەکە یعنی ئەوانی تر من دیستا خەریکی کۆمپیوتەر هەمووی ئەو شتانە بە خۆم تایپی دەکەم ناردم دیزاینی بکەم کاکی ئەوە پێزانی بوو کاک گۆران حوسێن ئەوەی چالاشی وێژەیی ئەو داوای کرد گوت کاکە بیدە من ئەمە بۆ چاپ دەکەم کتێبێکی بچووکە لایوانە ئێستا ئەوەی ماوەما شعری ژوویستانسە زۆر کار دەپرسی دەبێ ژوویستان چییە؟ ژوویستان وشەیەکی فەڕەنسیە یعنی دەکات جەوهەری چێژ یان چێژ کە دەکاتە حالەتێکی پڕ و تڕۆپتیشێ دەبێ بەژار ئەوە عێراقی ئەوەی هەیە دەموشکاری لاکان و ئەوانە ژیژێک زیاتر کار لەستا ئەوانە دەکات ئێستا لەناوەوە ئەو پرۆژە بەک ئیش تێدا دەکەم ڕۆژانش دوا پرۆژەتە لە ئێستادا پرۆژە باشە مامۆستا